ئێمە هەست پێکەین ڕۆژ بە ڕۆژ بە فەزڵی خوای پەروەردگار خەڵکانێک لایەنگرمانە بن دڵسۆزی زۆرترە نوێن برایانە کە کۆن لەگەڵمانە ژیاون وردە وردە دێنەوە پێشە برایانە کەوا تازە خوا هیدایەتی داون حەزەکەن جویان لێگرتوین حەزەکەن بمان ناس ئەوانش حەزەکەن لێمان نزیک بنەوە ئەمە وا ئەکا هاتوچۆمان بۆ دروست بێ ئەم هاتوچۆی ناکرێ یەکسەر متمانە دروستکە لە زەمەنی مخابراتە کەوابوو لێرە تعلیماتێک بۆ ناحەی ئەمنی پێویستە بەڵام نابێت بە چاوێکی ڕەشەوە بڕوانی نەخەڵکی لەبەر خاتریەوە یەکێ نەمانکوژێ دۆستایەتی هەزار کەس واز لێبێنی لەبەر یەکێ جنێومان پێدا لە تەلەفۆنە جوابی هەزار کەسی تر نەدەینەوە ئەمە پێی ناوترێ ژیان ئەمە پێشی ناوترێ مەسئولیەت هەڵگرتن لەبەرەوە پێویستە دۆستایەتی کەشمان گەرمترکەین لەگەڵ خەڵکی پێویستە هاتوچۆکردنمانە پێویستە ئەم قسانەی کە ئەیکەین بێتە مەیدانی عەمەلی ئەمە ژوا پێویستەکان نەزم و تەرتیباتێکی تیا بکەین خۆڕێخستنێکی تیا بێت خۆڕێخستن دیسان هەموو جارەمە تکرارەکەینەوە کە ئێمە لە حیزبایەتی ڕامان کردو ناشمانە حیزبایەتی ببێتەوە بە تووشمان و ناشیکەین بە تووشی کەسەوە بەڵام ناکرێ ئیشەکان گەڕەلاوژێ بن ئێوە تەخەیولکەن بەس بە خەیاڵ ئینسان بیری لێکاتەوە ڕەنگە والله تعالى ئەعلەم لانی کەم لە بەعزە ناوچەیان لە کوردستان لە ڕۆژهەڵات 6,000 کەس هەبێ کە تەئیدی وچە نەزەری ئێمە بکە باش ئەم 6,000 کەسە لێی گەڕین هەروە ئەڕوا با بڵێن 1000 کەس تەئیدی ئێمە بکە لە باشووری کوردستان ئێخۆم 1000 کەسە ناکرێ هەر ئاوا بڕ با بڵێن بچوشیکەین و 500 کەس لە ئەوروپا لایەنگری ئەم ڕەوتەی ئێمە ئەکە ئەم 500 کەسە هەرە بێ ئاوا لێی گەڕین چۆن لە پاڵتۆ قسە ئەکا و دێو ئەڕوایە ئەمە قسەی بۆکەین و خۆ ئێمە کەلاشوشەی هەڵ نادەین بەسەر گومەزێکە تۆزە تەقەی بێ و بڕاتۆ خوار و ئەمە بانگەوازێکی خوایی ئێمە بانگەوازێکی پێغەمبەران ئەمە پەروەردەکردنێکی نەفس درێژی لەسەرە مەسئولیەتی دنیا و قیامەتە ئەگەر ئەم دایرەش دیسان بچووکەین و بڵێن باشە خۆ لە بەریتانیا خەڵکانێکن لایەنگری ئێمە یەکێ لە لەندەنە یەکێ لە ئیپسویچە یەکێک لە بەرمەنگامە یەکێ لە مانچستەرە یەکێک لە هۆڵە یەکێک لە داربی هەر یەکە لە شوێن و جێگایەکن باشە دایرەکە بچووکەین وڵێن 200 کەس لەوێ هەیە کە تەئیدمانەکە ئێ باشە ئەم 200 کەسە چۆن نەتوانین ڕێکخینە هەر ئاوە بەو شێوەیە بێ بڵێن دەکا کە هەر کەسە وەڵاویترەوە کە قسەتان بۆکەین و ئێوە بۆ خۆتان حاڵی خۆتان چۆن برایەتی دروستەکەن دروستیکە نابێ و کابرا سەری لێشێ بەو شێوەیە نابێ لەبەرەوە ئەم ڕەباسی شتێکەکەم پێوترێ زەبتی ئیداری زەبتی ئیداری یعنی ڕێکخستنی ئیداری هەر جۆرەکە لە جۆرەکانی ڕێکخستن بەڵام ئەمە لایەنی ئیداری هەیە چۆن زەبتی سیاسی هەیە و زەبتی قەزایی هەیە و زەبتی قانونی هەیە و چونکەمانە کۆنتڕۆڵکردنن مەسەلەن بە قانون ئەو شتانە کۆنتڕۆڵەکرێت تۆ ئەو لەندەنە قەڵەباڵغا بینی 16 ملیۆن کەس هاتوو چۆیتیاکە لە ژێر ئەرزا ئەمە هەمووی نەزم کراوە ئەنجا هەمووی کۆنتڕۆڵەکرێت هەمووی لەژێر چاودێریایە هەمووی بەپێی تعلیماتێکە ڕوا ئەجنا هەر ئەندەرگراونەکان بە یەکترە کێشرێ ناکرێت یان تۆ جاری وایە لە شوێنێکی وەکو لەندەنە 3 جار بە قادرما ڕۆیتە خوارەوە بە ژێر ئەرز لە ژێر ئەرز سەیرەکە یەک کۆمەڵ مەخلوقاتی تر بە قیتار حرەکەت دەکات ئەمە هەمووی وردەکاریکردنی ئەم ئیشانێ بەڵام ئەمە هەمووی زەبتی ئیداریە ئەگەرێکە مخالفە ئیداریەکانی کرد زەبتی قانونیە ئیگرێت بۆ نمونە بلیتێکی کڕیوە بۆ زۆنی 3 لە زۆنی 3 بەدابەزێت کە ئەو چۆتە زۆنی 4 مەسئولیەتی خۆیەتی لە زۆنی 4 ئەبێ غەرامەکەی بدە چکە لەوێ دەر کارتەکەی کرد بە ناو مەچینەکەی بۆی بێتە دەرو دەرگای بۆ بکرێتەوە کارتەکەش یەخورێ و معناوە بێ کارت نایە ئەو کاتە ناتوانە هەرە بێ غەرامەکە بدە لەبەرەوە لێرە تعلیماتی یەکەم جار ئیداری هەبوو پێوەی پابند بێ کە نەبوو ئەنجا هی قانونی کەوتە سەر هی قەزائیە گەرگیرە هی قەزایەکەی کەوتۆتە سەر لەبەرەوە مخالفەیەکی یاسایی کردو ئێمە بە نیسبەتی خۆمانەوە لەم ڕەوتەی خۆمان ناکرێت کە بە فەزلی خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی لایەنگران و دۆستان و ئەحبابان زیاتر ئەبێ نەزم و تەرتیباتێکی بۆ بکەین ئەبێ ڕێکخستنێکی جۆرێک لە ڕێکخستنەکانی ئیداری بۆ بکەین زەبتی ئیداریمانە